مێژووی هێرشی تورکیا و پەلەمار و دژمناتی بۆ کورد بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە. دەوڵەتی عوسمانی هەموو سیاسەتێکی گرتە بەر بۆ ئەوی بتوانێت لەنەوە سێ بنێتەوە، بەڵام لە ساڵ 1970 دوای ئەوەی لە جەنگی یەکەمی جیهانی دۆڕا ناوچەکەی بەجێهێشت، دواتر کۆماری تورکیان دروست کرد لەسەر خلافەتی عوسمانی. ئەتاتورک مستەفا کەمال ئەتاتورک هەمان ڕێبازی گرتە بەر و هەموو شۆڕشەکانی کردەوە لە کاتێکدا پێشتر بەڵێنی بە کووردا بوو کە ئۆتۆنۆمیان پێدەدا و کە ئەوان برانە. لە ڕاستیدا تورک دووچاری هەڵێکی زۆر گەورەوە هەم بووە، پەروەردەیان ئێستا زیاتر پەروەردەکردنی دژە کووردە کە لەوەدا لە داهاتوویەکی زۆر نزیکدا زیانی گەوریان بەردەکەوێت، بەڵام لە ئێستادا ئەوان دەوڵەتن و ئێمە دەوڵەتمان نییە. هەندێک کاروباری ناوخۆی و دەرەچیان بۆ دەڕوا، بەڵام ئەو شتیان بۆ ناچێتە سەر کورد پێویستە یەکگری، بەڵام ئەو یەکگرتووی کورد کارێکی هەندە ئاسان نییە لەبەر ئەوەی بیر و بۆچوونەکان و فکری مرۆڤەکان لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ باشووری کوردستان لەگەڵ ڕۆژهەڵات لەگەڵ باکوور جیاوازی هەیە. لێرە بەرژەوەندی حیزبیەکان لە ناوچەکان زیاتر ڕۆلی خۆی دەبینی، بەڵام وەکو هاوڵاتی زۆر ڕاستەوە قسەیت و خەڵک لە ئێستادا پێی خۆشە یەکێتینێتەوەی دروستبی و هاوکاری یەکتری بکەن و ئەو هەماهەنجێ و یان هەندێک پەیوەندیش لەگەڵ دەوڵەتانش هەبی نابی لە حسابی ئەمنی قەومی کوردی بی، بەڵکو تەنها بۆ چەسپاندنی هەندێک کاری جوگرافیە کە سەپاندوێتی لەبەرەوەی دراوسێتە بتەوێنێتەوە حەز دەکەی ناکۆچی نەبی و پەیوەندیەکان ئاسایبی، بەڵام ئەو یەکێتێنێتەوەیە زۆر پێویستە و بوونمان مانەوەمان درێژە پێدانمان لە ژیان و بۆ داهاتووی میلەتی کورد و دەوڵەتی کوردی لە داهاتوو ئەو یەکگرتنە زۆر گرینگە. من پێم وایە هاوڵاتیان لە 1970 ئەو ڕایان زۆر پێخۆشە و کاری لەسەر دەکەن و هەر هێزێک پەلەماری هەر پارچەیەک داوان دژی دەوەستنەوە و زۆر لە گەنجەکانمان خۆبەخشانە دەستن ڕێزی شۆڕش جێران و خەبات دەکەن. وەک هەمومان ئاگادارین بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ڕۆدا بە قۆناغێکی گۆڕانکاری نوێدا تێدەپەڕێت. لەناو ئەو گۆڕانکاریانەشدا دەوڵەتی تورکیا وەک وڵاتێکی داگیر کرد هەوڵ دەدات لەسەر حسابی کورد لەسەر بەرژەوەندیەکانی کورد لەسەر داگیرکاری خاچی کوردستان کۆمەڵی ئامانجی تایبەتی خۆی بەدەست بێنێ کە لەناو ئەو گۆڕانکاری و هەوڵدانانەشدا بە دەرەجەیەک لەسەر قەتڵ و عام و قڕکردنی کوردان و نکۆڵیکردن لە خاچی کوردستان هەوڵەکانی خۆی بەردەوام دەکات. ئێمەش وەکو هەرتاکێکی کورد ئیدانە و سەرکۆنەی ئەو داگیرکاری و قڕکردنانەی دەوڵەتی تورکی فاشی دەکەین کە بەداخەوە بە هاوکاری و پێشەنگایەتی هەندێ لایەنی پاسیڤ و پاشڤەڕۆی کوردی ئەو داگیرکاریانە بەرەو پێشەوە دەبات و هەوڵی بەرفراوانکردنی دەدات. بۆیە لە بەرامبەر ئەوەدا بۆ وەستانەوە دژی ئەو داگیرکاریانە لەسەر کورد پێویستە کە بەڕاستی باە خویان کاری جددی لەسەر ئەوە بکات کە کۆنگرەی نەتەوەیی و یەکبوونی نەتەوەیی کوردی بەرەو پێش ببات، چونکە هەر قۆناغێک نوێبوونەوە و هێنانەوە پێشی کۆنگرەی نەتەوەیی بە دەرەجەیەک پێویستە. بۆیەش لە ئێستادا بەڕاستی پێویستە هەموو لایەنەکان ڕەچاوی ئەوە بکەن کە دۆستایەتی لەگەر دەوڵەتی داگیرکەردا دۆستایەتیەکی بەرژەوەندی خوازیە، دۆستایەتیە لەسەر حسابی کورد، دۆستایەتی کوردی و دۆستایەتی کوردی نەتەوەیی نییە. بۆیەش پێویستە لایەنەکان بەتایبەت ئەو لایەنانەی گرێدرا و چاوساغی داگیرکارین پێویستە هەوڵەکانی خۆیان بخەنە گەڕ بۆ ئەوەی بتوانن یەکگرتووی و یەک ئامانجی و یەک ڕێگایی نیشتیمانی کوردستانی بەرەو پێش ببەن. ئابووری تورکیا پەیوەندێکی گەورەی هەیە لە ڕووی ئاستی جیهانیەوە، بەڵام ئەگەر هاتوو لە تاکەوە دەستی پێکرد سەرکەوتوو دەبین. تاکە قەڵەمێک نەکڕین کە بە زمانی تورکی نووسابی واتە گولەیەکمان نەکڕی بۆ نەکڕین کە لە سنجی ئێمەی دابێت. هەروەها دێمە سەر ئەوەی باسی نسلمان دڵا لەوەی تۆز لە دەمەگە بە ئەرچی نازانین نسلمان دڵا دەر ئەگەر بتەوێت تورک بناسی بڕۆ یەک مانگ بە کورد ئەو دەزانی تورک چییە. ئەوە یەک دوو ئەو هەموو ئاژاوە و هێرشانەی کە لەسەر کورد بوو ڕوویدا هەموو تاوانباری سەرەکی تورک بوون. یەکەم ئامەر قەزافی چێ کوشتی تورک کوشتی لەبەر ئەوەی کە دەیگوت دەوڵەتی کوردی دابینن. سەرۆک ئاپۆ ویستی کە دەوڵەتی کوردی کۆنگرەیەکی کوردی نەتەوەی گەورە دروستکە چێە ئاپۆی وا لێ کرد تورک وا لێ کرد نەیهێش ئەو کۆنگرە نەتەوەی کوردی سەرکەوتوبی. هەروەها زۆر کاری تریش ئێستا ئەوەی کە دەرن لە بۆ سەرۆکانی کورد فەرشی سووری ڕاکە تورک بەڵام لە ڕاستیدا
خەنزەری لە پشتۆ لێداین بە خێلەچی ناو دەبردن هەموو ئەوانە هۆکارن لە بۆ ئەوەی کەوا کورد تورک بەرامبەر بە کورد تاوانباری سەرچیا ئێمە دەبی بە هەمومان یەک بیگرین یەکتر بپارێزین لە عفرین داوەک بوو خاڵەشی گرنگ بوو لە کەرکووک ئەو هەر ئەوش بەشدار بوو لە شنگار هەر ئەوش بەشدار بوو بۆ لە هەر سێلایانەوە کورد داپچێن بەڵام لە ڕۆژ ئاوا ترسام من مناڵ بووم باوکم جرا باوکم سایق بوو لە 40 ساڵ پێش ئێستا قسەی دەکەم چوینە ماڵەکی کە برایەکی کۆی لە بەریتانیا هاتەوە لە گوت سودفە لە مەطعەمەکەم سەرکردەکی بەریتان دانیشتم خۆم پێناسەکەم کوردم گوت لۆ باسی کورد ناکەن وتی هەتا ساڵی 2000 باسی کورد نییە لە هیچ شێوەشی بەڵام کە باس کرا یەکەم کە دەبتە سەر دەوڵەت لایەن کوردەوە ڕۆژ ئاوایە ئێمەش ئەگە هاتوو بە هەمومان بەگشتیم کوردیش وەک ئەوەی کە تورک دەی قەومیەتی خۆی بپارێزی ئێمەش بۆ قەومیەتی کورد بپارێزین پێویستە لە هەموو لایەن شوبای کورد بکرێت بە هەموو شێوە پەلاماری تورک بدەین بەوە نییە کە بە دبنگ وەکو شەربانان و وەکو گەلیلاکانمان پێویستە ئێمەش لە هەموو لایەن شو پەلاماری تورک بدەین بە قسە بە وتار بە ڕۆژنامەنووسی بە وتار بە بایکۆتکردنی قەڵەم دەفتەر حتا هەموو شتێکی تورکە ئێستا بۆمان ڕوون بوویتەوە کە چەند شت دێتە لە تورکەوە دێتە کوردستان هەمووی مادەی کیمیایی لەسەرەکەت هۆیەکە لە هۆیەکانی دروستبوونی سەرەتان ئەوانە هەمووی ئاژاوەنە لە بۆ کورددانێنەوە کە ئەوەی کورد پارچە بکرێت داوا لە هەموو گەلی کوردی دەکەم یەک بگرن یەکگرتوو بین بۆ ئەوەی بەسەر ئەو هێزان گەورەی زەبەلاحی تورکدا زاڵ بین